با پێتان بڵێم ئەوە کارانە چی بوون کەوای کرد لە سنووری پارێزگای هەولێر تاوەکو ئێستا هیچ لافاوێک ڕوو نەدات. لە چەند ساڵی ڕابردوو بۆ ئەوی لافاوەکەی لە سنووری قەزای قوشتەپە و ناحیەی دارەت و قەزای بەحرکە ڕوویدا ئیدی حکوومەت کەوتە خۆی و بڕیاری 45 پۆندی بڕیاریدا 45 پۆند لە سنووری قەزای بەحرکە تاوەکو قەزای قوشتەپە دروست بکات. ئەمە بە نمونە یەکێک لەو پۆندانەیە کە لە سنووری پارێزگای هەولێر تاوە بەمەش پۆندی کەس نەزانی پێ دەڵێن. پۆندی کەس نەزان ئێستا ئاوێکی باشی گلداوەتەوە هۆکارێکی باشە کە ئاوی گرتوتەوە ڕێگە نادات ئاوەکە بڕات بۆ سنووری قەزای ناحیەی کەس نەزان. دا دەمەوێت باسەوە بکەم لە پۆندی قەرەچووغیش کاریگەرێکی زۆری هەبە بۆی ڕێگری لە لافاو بکات بۆ قەزای مەخمور. جیا لەو بابەتە لە پارێزگای هەولێر تاوەکو ئێستا زیاتر لە 7 میلیمەتر باران باریوە، بەڵام لە دوای لافاوەکەی چەند ساڵی ڕابردووی هەولێر ئیدی حکوومەت کەوتە خۆی و هەرزوو چەند بڕیارێکی بەپەلەدراوێکێک لەو شوێنانەی کە زۆر ساڵانە ئاوی زۆر لێ کۆ دەبۆ هۆی دروستبوونی لافاو ڕێڕەوی کۆرنیش بوو کە ئێستا ڕێڕەوەکە بە تەواوی ئامادەکراوە بۆ گەری باران بارین، هیچ کێشەیەکی نییە و کۆبوونەوەی ئاو هەبووە لە چەند شوێنێک، بەڵام تا ڕادەیەک لە سنووری پارێزگای هەولێر تاوەکو ئێستا هیچ لافاوێک ڕووی نەدا و ئەمەش چەند هۆکارێکن کە لە پارێزگاکەدا وا دەکەن لافاو دروست نەبن.